100 غرام گۆشتی گا کە برژابێ 22.7 گرام پرۆتینی تایە 388 کالۆری تەداتێ یعنی وتم 1000 بۆ من 1400 1600 پێویست بێت و 1800 پێویستە کالۆری 388 بڵێن 400 مثلا گەرە بێ بە 112 غرام یا 120 غرام گۆشتی گا 120 غرامت وەرگرتو تۆ 400 کالۆری لێرە وەرگرت ئەوە 400 مسۆگەر کردەوە بکەوە تۆ پێویستی 25 ئەوەندە هەیە ئەگەر گۆشتی گات ئەوەندە خوار هیتر زۆر مەخۆ بڕ بۆ نیسکی کوڵاو ئەم جارە 100 غرام لە نیسکی کوڵاو 8 گرام پرۆتینی تایە 115 کالۆری تەداتێ ئەوانە تەقان ئەگەر حسابی بکەی بۆ خۆت جەدۆلێک دابنی لای خۆ زۆر ئاسانیشە وەڵی هەر ئەوەندەیە خۆی پێوە بگری من خۆم پێوە گرتبوو بە ڕۆژ حساب مەکرد چەند کالۆری وەرەگرم ڕاستە ئێستا کە تێکەڵ بە خێزان بوومەتەوە حساباتەکانم هەندێک لێت تێگەچێ بەڵام لە زاکرەمە هەرماوە ئەزانم بۆ نمونە ئەم ڕۆگەیشتە 1800 کالۆری لەبەرەوە بێ ڕێزەیەک تۆزە زیاتر بکەم یا زیاتر بجوڵم لانی کەم بە قادرمە بێم و بڕۆم چونکە قادرمە تەسیری بۆ جمگە و بنی پێ و ئەمانەش هەمووی هەیە وەکو ڕێزەکردن ئەنجا 100 گرام نۆچی کوڵاو جا من دایمە هەوڵ دەدەم کە باسی ئەم شتانەکە مەسەڵەن پرۆتین لە گۆشتا هەیە خی گەورەوای کردووە خستوێت بەردەستی فەقیرەکانیش لە نیسک و نۆک و فاسۆلیا و لەوانی تری شاهمیە ئەوەی کە ئاسان بەردەستە دەکرێت سبحان الله ئەوەی کە لە شتێکی زۆر بە قیمەتە هەیە ئەبینی لە جێزەرە زۆر لە پیازە هەیە لە پیازە لە جێزەرە هەیە لە گەرمە شامیە لە شتێکە کە هەموو ڕعەتەکە بەردەستی یەکێ فەقیر ڕۆژارەکانیش دەستیانەکەوێت بۆیە ئەگەر تۆ گۆشتی گاکە کە 22.7 دایتێ پرۆتین تۆ ئەتوانی بە نیسک و نۆک و فاسۆلیای سپی تەعویزی بکەیتەوە ئەم سیانەی باسم کردن لە گۆشتی گاکە 3 غرام پرۆتینی زۆرتر تایە بەرداخە فاسۆلیاکە 15 گرام پرۆتینی تایە ئەنجا 13 گرام ڕیشاڵی تایە ڕیشاڵی ژەوەی بۆ نمونە لە شووتیا کە هەستی پێکەی پارچەیە شووتی خاستن ڕەمەزانان کە ئەیخۆین لەبەرەوەی لە مەعیدەیە بە ڕیشاڵەکانە مێنێتەوە ئەم ڕیشاڵانە خۆشی تەڕ و پاراوە مێنێتەوە یارمەتیدەری هەزمکردنەکەشدا ئەوە لە وەختێکی کە دێنە سەری 23 دەنگ بادەم تەسەور کە من زیاد لە 5 ساڵە خۆم پێوە گرتووە 23 دەنگ بادەم هەموو ڕۆژەگەی خۆم بێەوە ناخۆش 22 دەنگ بادەم 160 کالۆری تەداتێ 2 کەوچکی چێشت ڕۆنی بادەم 200 کالۆری تەدات یعنی بزانە تۆ لە جیاتیەوە ڕۆنی قرچاو بکەی بەسەر خواردنێکتا ئەم ڕۆنە پەیاکە ڕۆنی بادەم هەر ئەشفرۆشتێ هەر ئەوەی تۆزە پێوکە کەوچکێکی چای پێوکە کەوچکێکی چێشت 2 کەوچکی چێشتی پێوکە ئەنجا یەک هێلکە یەک دانە هێلکە 28 گرام پرۆتینی تێ تۆ گەر 2 هێلکە بخۆی بەیانیان ئەو 56 گرام لە چەند کالۆری زیادەکە بۆیە عادەتەن هێلکەی کوڵاوەڵێ هەزم نابێ باشترە بۆ کەسەی سەفەرەکە و یەچێ بۆ مخەیەم ئەوەی بۆ زۆر جاراوە بەکارێنەوە بەڵام عادەتەن ئەیکەن بە هێلکە و ڕۆنیش جاری وایە یا بەشلی ئەمانە بە شێوەیەکی گشتی باسی پرۆتین بوون هیوادارم استیفادەی هەبوو بێ بۆتان و ئەگەر خی گەورەش یارمەتی دەرمان بێ وەکوتم پرۆتینەکان کاربۆهیدرات چەوری ڕیشاڵەکان کانزاکان ڤیتامینەکان هەبێ ئەمانەش ئینشاڵڵە بخوێنین وردە وردە ڕۆشنبیریمان لەسەر ئەمە زیاد ببێ بۆ ئەوی جەستەشمان باش بپارێزین کە ئەمانەتێکی خی گەورەی بۆی بتوانین ئەدای مەسئولیەتەکانی تریشمان بکەین. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.